عەبدوڕەحمان قاسملوو لە ساڵی 1324 هەتاوی چالاکیە سیاسیەکانی خۆی بە دامەزراندنی کۆمیتەی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری ورمێ دەست پێ کرد. ساڵی 1325 هەتاوی کۆماری کوردستان لە مەهاباد ڕووخا، عەبدوڕەحمان قاسملوو بۆ درێژەدان بە خوێندن چووە تاران و لە ساڵی 1327 چووە پاریس پێتەختی وڵاتی فەڕەنسا. گەیشتنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو هاوکات بوو لەگەڵ تەقەکردن لە شا لە دانیشگای تاران لە ڕێکەوتی 15 ڕێبەندانی 1327 هەتاوی کە بۆ هۆی لە ناوچوونی ئازادیە دیموکراتیکان لە سەرانسەری ئێران. بەمبوونەوە کۆبوونەوەیەکی بەربڵاو لەلایەن خوێندکارانی ئێرانی لە پاریس بەڕێوەچوو کە تێیدا دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو لە دژی شا ئاخاوتنێکی توندی پێشکەش کردو لە ئاکامدا خوێندکاران نامەیەکی ناڕەزایەتیان بۆ حەمەڕەزا شانارد. ئاخاوتنەکانی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو بۆ هۆی گوشاری باڵوێزخانەی ئێران لە پاریس بۆ سەر حکوومەتی ئەو وڵاتە، هەر بۆیە دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو بە ناچار پاریسی بەجێهێشت و وەکو یەکەمین بورسیەی ئێرانی یەکێتی نێودەوڵەتی خوێندکاران چووە شاری پراگی پێتەختی وڵاتی چێکۆسلۆڤاکی. لەو ماوەیەدا کە لە فەڕەنسا بوو بە هاوکاری چەند خوێندکارێکی دیکەی کورد ئەنجومەنی خوێندکارانی کوردیان لە ئەوروپا دامەزراند. لە ساڵی 1331 لە سەردەمی حکوومەتی میلی موسەدیق دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو پاش ئەوەی کە لە زانینگەی پراگ توانی لیسانسی زانستە کۆمەڵایەتی و سیاسیەکان وەربگرێت گەڕایەوە بۆ ئێران. لەو کاتەدا لە نێوان دوو حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبی تودەی ئێران یەکێتی تەشکیلاتی بوونی هەبوو. دکتۆر قاسملوو پاش 6 مانگ چالاکی لە تارانەوە گەڕایەوە مەهاباد و لەوێدا بەرپرسایەتی حیزبی خۆی وەئەستۆگرت. لەو ماوەیەدا کە دکتۆر قاسملوو سەرپەرستی ڕۆژنامەی کوردستان ئۆرگانی کومیتە ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی لە ئەستۆ بوو کە تەنیا 5 ژماری بە شێوەی وەشێراو لێ بڵاو بووەوە، هەر لەو ماوەیەدا بوو کۆمیتەیەکی سەرانسەری لە مەڕ چالاکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە سەرپەرستی خۆی دامەزراند. دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو پاش 5 ساڵ خەبات و چالاکی سیاسی لە ئێران و بەتایبەت لە کوردستان بۆ جارێکی دیکە گەڕایەوە چێکۆسلۆڤاکی. لە ساڵی 1337 پاش سەرکەوتنی شۆڕشی عێراق و گەشەی بزافی نەتەوەپەرستی لە کوردستانی عێراق هاوڕێ لەگەڵ چەند ئەندامی دیکەی حیزب هەوڵیاندا وێڕای نیشتەجێبوون لە خاکی عێراق ڕێکخراوەکانی حیزب لە ناوخۆی وڵات ببوژێننەوە. ساڵی 1341 هەتاوی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو لە زانینگەی پراگ پلەی دکتورای ڕشتەی زانستی ئابووری وەرگرت و هەتا ساڵی 1349 لەو زانستگەیەدا وانەکانی ئابووری سەرمایە و ئابووری سۆسیالیستی و بیردۆزی گەشەی ئابووری کوتەوە. لەم سەردەمەدا دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو چەندین پەرتووکی لە پەیوەندی لەگەڵ کێشەی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی نووسیوە کە ناسراوترینیان پەرتووکی کوردستان و کووردە. دەقی سەرەکی پەرتووکی کوردستان و کورد بە زمانی چێکی نووسراوە و هەتا ئێستا بە زمانەکانی ئینگلیزی، سلۆڤاکی، لەهستانی، عەرەبی، فارسی و کوردی وەرگێڕدراوە و چەندین بەشیشی بە زمانی فەڕەنسەوی چاپ و بڵاو کراوەتەوە. دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو شارەزای تەواوی لەسەر زمانەکانی کوردی، فارسی، تورکی، عەرەبی، فەڕەنسەوی، ئینگلیزی، چێکی و ڕووسی بووە و هەتا ڕادەیەک ئاشنایی لەگەڵ زمانەکانی ئاڵمانی و ئیسلاو هەبووە. ساڵی 1349 هەتاوی پاش دەرکرانی بەیاننامەی 11 مارس و ڕێکەوتنی ڕێبەرانی بزافی کوردستانی عێراق لەگەڵ دەوڵەتی ئەو وڵاتە دەرەتانی چالاکی سیاسی لە کوردستانی ئێران ڕووی لە زیادبوون کرد. لەم نێوانەدا دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو لە ئوروپاوە گەڕایەوە و بە هاوڕێیەتی چەند ئەندامێکی حیزبی بەرپرسایەتی بژانەوەی ڕێکخراوەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی وەئەستۆگرت. لە کۆنفرانسی سێیەمی حیزب کە لە جۆزەردانی 1350 هەتاوی بەڕێوەچوو، دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو وەکو ئەندامی کومیتە ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەڵبژێردرا و باش ئەوەی لە تێکڕای کۆنگرەکانی حیزب وەکو سکرتێر هەڵبژێردراوە. دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو بۆ 18 ساڵ وەکو ڕێبەرێکی لێهاتوو و کارامە بەرپرسایەتی یەکەمی ئیدارەی حیزبی ڕێبەری کرد. هاوڕێی تێکۆشەر، مامۆستا و ڕێبەر دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو لە ڕێکەوتی 22 پوشپەڕی ساڵی 1368 لە کاتێکدا کە بۆ چارەسەری ئاشتیانەی پرسی کورد لەگەڵ ژمارەیەک لە نوێنەرانی ڕژیمی ئیسلامی ئێران لە ڤیەن و توێژی دەکرد، لەگەڵ هاوڕێی تێکۆشەر کاک عەبدوڵڵای قادری ئازەر ئەندامی کومیتە ناوەندی حیزبی دموکرات و دکتۆر فازڵ ڕەسوڵ کوردی باشووری کوردستان بەدەستی نوێنەرانی ڕژیمی ئیسلامی ئێران شەهید کرا.